خۆش بسپاسەکەم. باشی ئێستا وەختەیە ئەو ڕۆژە شەو بوو تەلەفۆنم کرد گوت کاتم نییە. بەڵێ کێ قسێکە؟ من ناوم وەڵام من ڕۆژنامە نووسێکم ناوم قادر نادرا. بەڵێ فەرموو. کاک لە دووسێ پرسیارمان هەبوو ئەگەر جوابمان دەیە سوپاس دەکەم. وەڵڵاهی کاکەم هیچ ئێستا لە کۆبوونەوەم کاک ڕەزوان بەڕاستی دوایی من تااقەتیشم لێ مقابلات و شیوا بم. بەس تو کاک لە تیڤ خۆت هەڵبژاردیە لۆ پۆستەکی زۆر گەورە و کاریگەر دۆسیەکی هەستیار خۆ منتقە بڵێ ناتوانم جواب بدەمەوە. من ئەو شتانەی کە خۆ بمەوێ بڵاوێکەمەوە. بەس کاک ئاخر کۆمەڵێک تۆمەت لەسەر تو هەیە ئەو تۆمەتانە خەتەرە مەسەلەن تۆ خانیەکەت لە ئەوە هەیە لە لەندەن هەیە ئەڵێن ئەوە بە پارەی یعنی کاسبی پەیدا نەکرایە خانیەکرد لە بەغدا هەیە ئەڵێن تۆ بۆ ناچیت تۆ سوحفینیت با تۆ سوحفینیت تۆ حەقە خۆ بچی تاقی بکەیت ئەی باش ئەوەکەی کراوە بەچی کراوە و چۆن کراوە تێگەشی ئیشی سوحفی ئیشی من نییە جواب بمەوە. بەس کاگراتیڤەدی ئەو خانەی لە بەغدا فرۆشت و یان ئەوەتە بەکرێت داوە بە سەفارەتی کوێت. ئەوەش بزانە کەی کڕیومە بە چەند کڕیومە سەکانی چۆنە لەکۆ کراوە لە وەزارەتی مالیە کراوە پارەکەی کەیراوە بە ئیجار ئێرە بە قستی. بەس کاک لە تیڤ ینی چۆنە درابەت و نەدرا بە خەڵکی تر یعنی بنمونە نەخێر بە هەموو کەسێک گرا یعلان کرا بە مەزاد بوو. بە چەندت کڕی کاک لە تیڤ چکۆ عێراق جدایە ئەوەی بەریتانیا من بە تۆ بڵێ مەعاشێ چەندە نا کاکە تو کابراایکی پۆبلیکی خۆت هەڵبژاردیە چۆن دەکرێ بڵێ وەڵاهی ئەمن بچۆ لە وەزارەتی مالیە پرسە. بەڵێ کاکە ئیشی ئێوە ئەوەیە کە خۆتتان تاقی بکەن و بیدۆزنەوە. ئەمن لە سوید لە چێ بگەمە بەغدایە لەو دۆسیێکی ئەبێ وابیت ئەی باش سوال لە خەڵک بکەیت و بڵێ مەعاشەکە چەندە و چۆن نییە ئەوە تۆ لە سوید شتی واکەیت. لە سوید زۆر ئاساییە کەسی دیار کاک لەتیڤ ئەمن من لە تۆ زیاتر لە ئەوروپا ژیاوم. ئەزانم کاک لەتیڤ ئەزانم برا ئەگەر تۆ بتەوێ بچۆ لە وەزارەتی مالیەی عێراق پرسە. من ئەوەی لەندەن لەگەڵت دام ئەبێ بچین لەندەن دەرگا کراوەیە و هەموو زانیاریەک بەس بەغدا کراوە نییە کاک لەتیڤ بەسە کاکە لەسەری مە ڕۆڵە جواب نامەوە. کاک لەتیڤ تخواوە سلوبە منەوە هەبڵاو کەمەوە کەسێک خۆی هەڵبژار بیرۆ سەر و کۆماری جواب داتەوە ڕۆژنامە نووس نانە ئەگەر ڕاست بوو ئەوە ئەزانم بەس هیوادارم داوا لەسەر قەی دەکەم. باش بەسەر چا ئەم هیچ تۆمەتم لۆدا ڕاستە نەکردیە بەس کاک لەتیڤ دوایین شتم تخوا ڕاچیە لەسەر کاک مەسعود بارزانی ئەتو لێدوانێکدا لەسەر ئەوەی ڕایم لەسەر کاک مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە. بەڵێ ئەوە پارتی دیموکراتی کوردستان خۆیان هەڵان بژاردووە خۆیان دەنگیان پێیاوە من و تۆ دەنگمان پێ ناوە. بەس ئەتومەت هت کرد لە تێکستێکدا بە شانوباڵت هەڵدا لەو ماوەدا لە کاخێر ڕاز نییە بە شانوباڵی کەسمان هەڵناوە واقع وتووە پشتگیریت ناکە لە خۆ کاندیدکردن کاک لەتیڤ دوایین شت پارتی پێخۆش نییە پارتی پێخۆش نییە بە ڕێزت دەربچی ینی پشتگیریت ناکە لە دەرچوونی من کاکان بە کەسم نەوتووە نە پشتگیریم کە نە دوژمنم بێت من خۆم تەرشیح کردووە و پەیوەندیشم لەگەڵ هەموو حیزبە عێراقیەکان و کوردەکان و منەظەماتەکانە کردووە و هەمووش بەرنامجەکەم ماونەتیە تۆ لە سویدەوە تەلەفۆنەکەی ئاگای لە وەزعەکە نییە ئەگەرەتێ متابعی ئەو شتانە بکەیت ئەبێ بێ لێرە بڵێ کاکە بەرنامجی تۆ چییە بڵێ تۆ چی ئەەکەیت تۆ کەی خۆت تەرشیح کردووە ئەو سوال لە من ڕئیم چی بێ لەسەر ڕئیسی حیزبێک ئەگەر من ڕئیم هەبێ خۆمە ئینوسم لەسەری بەس ڕۆژنامە جوابی تۆ بەمەوە باس کاک لەتیڤ بۆ خۆزان ڕۆژنامە نووس ئەو مافەی هەیە ئەو پرسیارانە بکە باشە وەنی هاوڵاتێکی ئاسایش کە بەڕێزت وای مەمنون دەبم نام سوپاس دەکەم کاک لەتیڤ شتێکی مۆدێرنانەیە دەستخۆش بیت و ئەتوو لە ململانەیەکی لە بۆ پۆستێکی هەرە گەورەی باڵای عێراق ئەزانم کاکە بەڵام کەس لە کەس ناپرسێت بەبێ ئەوەی تاحقیق بکات ئەم خانۆ لەکوێ بەم خانۆ لەکوێ بووە تۆ زانی من چەند ساڵ پێشەوەی بێمەوە دەخلم چۆن بۆ چیم هەبووە
بە وردی نازانم بەس کاک لەتیفە تو پێ دوایە هەموو بەرپرسێک لەو کوردستان یعنی ئێستا بەڕێزت باوا بڵێم هیچ پارێژێکی غێر مەشروعت ئەوە نیە ینی مێژۆکی بەڵێ من خۆم بەڵێ یەک مەعاشیشم وەرنەگرتووە لەم ئەشەمبیلا تەنها مەعاشی وەزیری وەرگرتووە دوایەوە تەقاعودیش حەزەکەی بچۆ چێک بکە و هەرچی شتێکیشم کڕیوە بە پارەی خۆم کە لە دەرەوە هێناومە کڕیمە تێگەیشتی بەڵێ حەزەکەی بچۆ تاقیقی بکە حەزەکەی حساباتی باقەکەەوە بمبێ وەڵای سوپاس ئیتیهامکردن و تێگەیشتی ئەم پرسیارم کردی ئیتیهام نەکردی کاک لەتیف ئەزانی کاکی خۆم من 15 ساڵ لە سەحراییشم کردووە ئەزانم ئەندازیار بووی بەڵێ لە خەلیج من کە هاتووشمەتەوە بۆ ئەم وڵاتە بڕواو بێ زۆربەی مەساریفی ئەو چالاکی کوردایەتی لەسەر حسابی من بووە بەڵێ ئەوە حەزم نەکرۆ قەت باسیشی بکەم و قەت باشیش ناکەم حەزەکەی خۆ بپرسە دەپرسم زیاتر کاگرەتی توخوا دوایین پرسیار تۆ کادیرێکی کۆمەڵی ڕێزدەران بووی واوەیان نا لە خۆناغی یەکێتی بووی یەکێتی بەڵێ لە ئەوە ڕۆژەوە یەکێتی بوو خەباتان بۆ سیستەمەکی دژە بنەماڵەیی کردیە وایە نا ینی من ئێساژە و خەباتەیەکەم نەک بۆ دژە ماڵەیی خەبا دەکەم ئەبێ هەموو ئەندامێک هەموو کەسێک کە مەسئولیت وەرەگرێت ئەبێ بە ئینتیخاباتێکی دیموکراتی هەڵببژێرێت ئەی ڕەت چی ئێستا نەک پارتی یەکێتی و هەموو حزبەکانی بکە هەمان سیستەمی بنەماڵەییان هەیە ئەجا کاکەوە حیزبەکان هەڵیان بژاردون خۆمان هەڵم نەبژارد هاوژینەکەی تو مەسەلەن خەزورانت مەسەلەن ماڵی کاقوبادە کاک پاڤێلە کاک لاهورە هەموویان ئێستا لە پلەی باڵای دەسەڵاتن و هەموو هاوزاوە مۆزوعەکە و گۆڕی تۆ من باسی خەڵک بکەم کاکە تۆ بۆ ناک تۆ کادیرە چیە کاک لەتیف من ئەڵێ من هەڵم نەبژاردون یانە تو دژی سیستەمی بە بنەماڵەبوونی هەموو حزبێکی نانە من پێم وتی من دژی هیچ ئەگەر یەکێک کەفاەتی هەبێت و قابلێتی هەبێت و هەڵ ببژێرێت وەڵات پیرۆزبایی لێت بێگومان بەڵام من دژی ئەوەم کەوا لەبەر ئەوەی یەکێک کوڕی یەکێکە ئەگەر هەڵ نەبژێرێت ئەشەمبیلا دژایەتێکم بەڵام ئەگەر هەڵبژێراوە دەسەڵاتم چییە وای بەزە تو پێ دوایە سەبەبی چیانێ کوڕی هەموو بنەماڵەکان نەگلێچێتی پارتی لە گۆڕانیش ئێستا کوڕی کاگنە شیروانی لە حزبی ئیسلامی تۆ ڕاوەسە تۆ جۆ بگرە ئەخریکە بێ بە نەخۆشیێک لە عالەمە بە تایبەتی لە وڵاتەکانی شەرقی ئەوسەتە وایە هەر لە عێراق نییە لە بەغاش چۆ کوڕە مەسئولەکان چۆنن تێگەیشتی بچۆ لە تورکیاش زاوا و کوڕەکانی و نزیکەکانی چی لێ هاتووە لە وڵاتە عەرەبیەکانەوە هەر باسی ناکرێت جا بەڕاستی ئەوە مەرحەلەیە کە پیا ئەڕۆین ئێمە ئەبێ ئەو کەسانەی کە هینن ئەبێ هەوڵ بن ئێستا من کوڕی خۆم یەکێک تەدەخولی سیاست ناکات ئەی ئەڵێن ناشیانەوێت بەرپرسی کورتساتن کاک لەتیف بە چه حەقی کاکەوە کورسان فەناحەیەکی فەنیە ئەوە سیاست نییە کوڕەکەی من 6 ساڵ لە جامیعەی بەریتانیا کۆمیونیکیشنی خۆمەوە و میدیای خۆمەوە بەڵێ بۆ ناچی تۆ چەند ساڵ خۆموتت خوا بەڵێ من دەرچووی زانکۆم من دەرچووی زانکۆم کاک لەتیف ئەزانم قەیناکە بەڵام لە میدیا چەندە خۆمەوە وەڵایی کەم خوێندووە بەس دەورەم دیوە لە جامیعەی برایتن لە بەریتانیا 6 ساڵی خۆمەوە دوو هەم ئەو ئیشی هەبوو لە لەندەن نەیەویست بێتەوە وتیان هەرەوە و یارمەتی کورسات بە بەس پێ دوایە کاک لەتیف کەسێکی مکافئتر نەبوو لە کوڕەکەی ئێوە لە کوردستان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکی تر نەبووە مؤسسەکە داوایان لەو کرد یعنی قەزم کاک لەتیف کاکە ئەمن بە ئەوە نەبم سوپاس دەکەم کە وەڵامت داوە بە ڕێزەوە ئەمن زۆر سوپاس دەکەم ئەزیەتت نادەمە من تخاکل لێکم من سحفی برادەرمە هەمیانم خۆشەوێت ئێساش نییە من لە شەستەکانەوە برادری سحفیم هەیە حەزەکەی بچۆ لە جەریدەی تایمز پرسە لە جەریدەی گاردیان پرسە لە جەریدەکانی تر پرسە لە مڵەزەماتەکانی تر پرسە هەمیان بە پێی توانە یارمەتی ماون کە ئێمە لەژێر ڕژێمی شابووین لەژێر ڕەشێمی شابووین بڕوا بێ زۆربەی معلوماتەکان کە هات من تەوزیعمە کرد بۆ یاڵام
ومن یەکێک بووم لەو کەسانە کە یەکەم جار باسی هەڵەبجەیشم بڵاو کردێتەوە بەڵێ بەڵام تکاتان لێ یەکەم ئێوە پێش ئەوەی شتێک بنووسن تحقیقێ بکەن زۆر ئاسانە تحقیقکردنتان لە کەسەکە خۆی لە ئەوروپای وایە لەگەڵ زۆرم پێخۆشە زۆرم پێخۆشە ئەگەر دزیم کردووە بڕوا بێ بچۆ بڵاوی کردەوە بەڵام لە عینی وەختیشە لە عینی وەشە ئێسا من پێش ئەوەی بێمەوە بۆ عێراق من لە نەوەکانەوە دووسێ خانوم هەبوو لە لەندەن ئەزانم ئەندازیار بووی لە خەلیج لە مەسەلەی نەوت ئەوەی ئەم بزانم ئەندازیار بووم تۆ ڕاستی پێ بڵێم ئەخچاوی ئەوانش بازێکی تۆ لە خۆتەوە تۆ ئازانی هەرچی شتێک خۆت زانی تەواوە من ئەلێمەوەم زانیوە بەڵێ ڕاوەستێ ئەوەجار ئیشم کردووە لەگەڵ شەریکێکی بەریتانی کە وەختی خۆی سیاری نەوت بەرز بۆ لە خەلیج بەڵێ تێگەشتی ئەو وەختە بەڕاستی شەریکاتی بەریتانی و ئەو نوێەکان جویان نایە مەعاشی چەند مهمەوە بوو مهندسیان دەستکەوێت بەتێگەر مهندسێک شەهادەیەک بەرزی هەبێت جویان نایە چەند مەعاشی بەنێ جگەر لەوە دوای ئەوە من چەندەها ساڵ لەگەڵ ئومەی متحیدە ئیشم کردووە لەگەڵ بانکی دەولی ئیشم کردووە تێگەشتی بەخۆڕایی ئیشم نەکردووە نانا ئەزانم لەو نقطەیە بەس کاک لەتیف ئەو مەسلەی ئەوەی حکوومەتی عێراق و خانیەک لە خانیەکان قەس کە داوتانە بە سەفارەتی کوێت وا بزانم ئەوە جێگای پرسیارە چاوە لێبێ کە وەختێک لە زمانی برێمەرا بوو بە زمانی برێمەر بوو من قاغەزم بۆ نووسی وتم ئەم خانووە تەعمیریەکەم و ئەچمە ناوی ڕوبلەیرا بوو قەسف کرابوو وتی موافقین بە ئیمزای خۆیش و بە ئیمزای ئەیاد عەلاویش تێگەشتی من خانووەکەی خۆم یابیان مێ لە قادسیە یان بە یەکێک لە جاتی بۆی یەکی ترتیا بنشێ من ئەم خانووەم چاک کرد و چوومە ناوی ئەوەڵ جار کرێمە حەزەکەی بچۆ تەحقیقی بکە لە وەزارەتی مەواردی مائید کرێمە دوایی حکوومەتی عێراق ئیعلانی کرد کەوا چەند خانوویەک نەک لەو ئەوە چەندەها خانوو بفرۆشێت بکات میزانیان پێویست بوو من چوم کڕیم وتیان ئەبێ لە سا مەبلەغێک لە پێشەوە بیت ئەو مەبلەغە شەمبیلا لە برادێکم قەرز کرد دوایی یامەوە تێگەیشتی مەبلەغێک بیت دوایی بۆیان کردووی بە قستی نازانم بووە ئەزانم کراوە بە قستی 20 ساڵ ئەبێ هەموو ساڵێک تۆ قستەکان بیت منیش بەڕاستی بۆی حەز ناکەم بڵاویتیتەوە قستەکانم کاک لەتیف ئەو قەتعە بڵاو نەکەمەوەیان هەمووی ئەخرە من پێ دەڵێم ڕۆژنامە نووسم کاک لەتیف قستەکانم بۆ نائرا زۆر بوون چوومیان بە هین سەفارەتی کوێتی بە دوای خانووە ئەگەڕا ئەتا خۆیان داوایان لە ڕیاسەتی جمهوری کردوێکیە کرد من ئەو وەختە لەگەڵ بەتەنیا بووم لە بەغا لەگەڵ جەنابی مامجەلالە لە خانوویەکە ئەژیام یان بکرێ ئێمە شەرۆمان زانی چۆ تحقیقی بکە چۆن خەڵک چووە بۆ مەزاد هەتاوەکو یەک دوو جار یەک دوو تاجری بەغایش لەسەریان زیاد کردم کاک لەتیف ئێمە هەروەمان زانیە بە حکمی ئەوەی نزیکی مەسەلەن سکرتێری پێشووی یەکێتی نیشتیمانی کوردستان بووی بۆیە شتەکەت زووتر دراوە بە تۆ هیچ جوانیە ئێستا کەسێکیان حەزەکەی دە کەسی بۆ بنێرم کە کڕیان کاک لەتیفەر ئەوەندەی ئێستا تو ئەوەیەک خۆتە تۆ تەحەدا دەکەی هیچ گەندەڵیەکت نانم تۆ خەڵەتەکە چۆنە بەڵێ فەرموو لەگەڵ مامجەلال فەقیرە ئاگایشی لێ نەبوو کە مرۆ خانۆ کڕی حەقی نەبوو بەسەریەوە بەس کاک لەتیف پێت ناخۆش نەبی ینی هەموو هاوڵزاواکانی مامجەلال ئەزانم هەموو هاوڵزاکانی مامجەلال هەموو پلەی باڵاتان هەیە چیهانتان کاک دکتۆر فەقیر خەمەساویری ڕقی 5 ساڵە لە ماڵەوە دانیشتووە ئەی پێشتر سەفیری کام وڵات بوو جەناب شەهادەی هەیە بەقەدەر حەمەسابیر ئەقەیناکە کاکسە باشە بەس یعنی خزم و کەسوکارەکانی ئێوە شەهادەیان هەیە خەڵکی تریەشێتی نیوێتی کە پلەیەتی بەنمونە من ئێستا چ هینێکمەیە پلەیەکمەیە هیچ ئێستا نیتت بەس وەختی خۆی وەزیر بووی یعنی وەرگرتنەکەشی وەنیا من ڕاوەسی پێ بڵێم شەهادەکەی من بە حکم بچۆ لە وەزارەتە سەیریکە بچۆ لە سەیریکە یەکێکیان نییە پرۆفیسۆر بن لە جامیعە بەڵێ زۆربەیان شەهادەیان نییە من شەهادەی جا بۆ معلوماتی جەنابێ
بەڵێ شهادەی جارێ بە کاک لەتیف ئەلو دکتۆرام هەیە پرۆفیسۆریشم هەیە لە جامیعەی ئێکسەتەر بچوو لیان پرسە لە مەسەلەی ئاو شتیوالەت هەیە یان نەوتتە بوو بەڵێ هەمووی لە مەسلەی ئاوایە هەمووی لە مەسلەی ئاوا کاک لەتیف بەوەی بەبیرم هاتەوە بەڕێزت هەوڵت دابوو ینی شتێکی پۆزتیفە باز دەکەم کە سەدی بێخمە و ئەوانە چاپکێ و پارەیەکی باش بۆ تەرخان کردبوو زمانی منا چەند سەدمان چاکرد بۆی چاولی بێت حەق بە دوای ئەوانە بکرێت ئێ باسەکەم وا من بەبیرم هاتەوە لۆت باز دەکەم بۆی خەڵک بزانی بەڵێ ڕاوەسێ پەلە مەکە پەلە بکە لە زمانی منە حەزەکەی بچۆ سەیریکە بچۆ لە مەندەلیەوە بەڵێ زاخۆ نۆ سەدم دروست کردووە بەڵێ لەو فترەیە نۆ سەد دەست خۆش چایەوە بەڵێ لەگوێ بگرە خانەقین بڕوا و بێ خانەقین خەریک بوو هەمویان لە چینوانە ئەمردن بەڵێ کە سەدم بۆ دروستکردن چاکت کرد دەست خۆش اینجا لە منطقەی شەرق هەل لە منطقەی کوردستاننا لە منطقەی شەرقیش تقریبەن وازانم 11 سەدی بچووکمان دروست کرد چونکە مەسەلەی ئەو ئاوی بارانە کە لە ئوردون و لە سعودیەوە بەرەو عێراقی دێت بەڵێ جاران بڵاو بۆ ئێمە گرتومانێتەوە بۆ مەڕووماڵات و بۆ حوشتر و بۆ زەراعەت شتی زۆر هەوڵم ما 2 ساڵی ڕێک هەوڵم ما و حکوومەتی عێراقیش میزانی بۆ دانا بۆ ئەوەی سەدی بێخمە دروستکەین بەڵێ ئەو گرنگە بەڵێ بەڵام جاگوێ بگرم حکوومەتی هەرێم بەڵێ لەو وەختا موافقەتیان نەکرد لەسەری بۆ کاک لەتیف ئەوە بچۆ لەوان پرسە وتیان لەبەر ئەوەی هەندێک گوندی بارزان و ئەوانە دەکەوتە بەرێ و نەخێرەوانە هەمووی علاج کرابوو ئێ باشە حکوومەتی هەرێم بۆ خۆ دەزانی وەختی تو پارتی و شێتی پێکەوە بوونە ئەو هۆکارە چییە ئەوە شتێکی زۆر گرنگی مێژوویە ینی بەڕاستی کای ئەوە من دەستخۆشی لێ دەکەم کە و هەوڵەت دابی هەوڵەتدایە بەڵێ بەڵێ حکوومەتی مرکزی کە من دەستم پێ کرد و شەریکاتەکانم هێنایەوە بۆی دراستێکی تازەی بکەن چونکە بەعزێکی کراوە دروست کراوە سەدی بێخمە بەڵێ لە سا 20 سەدەکە دروست کراوە بۆ ئەوەی تری مندا لە باسم کرد لە مەجلیسی وزەرا وتیان باشە بە شەرتێک حکوومەتی ئیقلیم موافقەت بکات چونکە ئەوان بعضی جار کە ئێمە مەشاریعەکەین لەوێ بە تەدەخولی ئیقلیمی داهێنێن وایە منیش بە ڕسمی شتەکانم بە ڕسمی کرد نە ئەچوومە سەبەب و مەسبەبەوە قاغەزم بۆ نووسین موافقەتیان نەکرد بەس سەبەبی موافقەت نەکردنەکە نەیانگوت سەبەب چییە ینی ئەو پرۆژە گەورە نەتەوەیە چەندەها جاریان سەبەبە کرد کۆمەڵێک سەبەبیان هێنایەوە بەڵام من خۆم شخصیان ئەگەر لێم بپرسید بەڕاستی قەناعەتم بە سەبەبەکان نەکرد بۆی ئیمانی هەبێ باشە کاکە بەڵام مناقەشەم کرد بەڵام کە ئەوان موافقەت نەکرد حکوومەتی مرکزی زوتیان بێ موافقەتی ئەوان ئێمە پارە ناتوانین سەرف بکەین وایە ڕاستە کاک لەتیف دەست خۆش بی وەڵی من هەر ئەو پرسیارە لای من گرنگە کە تو تحەدا دەکەی هیچ گەندەڵیەکت لەسە بێت و ئامادەی خۆت دەردەبڕی کە ئامادەی بانق و ژمارەکانشی و ینی شەفافیەتی خۆت دەردەخەی ئەوە بە شەرتێکیش من چەندم سەرف کردووە بۆ یعنی لەسەر حسابی خۆم بۆ حیزبەکان و بۆ منەظەماتە کوردیەکان لە کۆن ئەزانین جدا بوو بەڵام لە ئێستا مەسەن زۆر جار قائیمە و شت دەکرێت لە سوسیال میدیا بڵاو دەکرێتەوە بۆیە من دەڵێم لە زاری خۆت ئەزایەتی کاک برم بەعزێ جار ڕسمی کوڕەکەی من بڵاوکەنەوە لە نادیەکی کالیفۆرنیا کە فەقیرە هەل لە حاتی نەچوو بۆ کالیفۆرنیا ئەگە بشتێ نۆرماڵە ینی خۆ هەمومان دەچین بە کافیتێریا بە نمونە بۆ ئێمە ئەچین لە کالیفۆرنیا شت کڕین بەس ئەزانیتی کاک لەتیف سەبەبەکەی چیە لەبەر ئەوەی خەڵک مقتەنە نییە بنەماڵەی ئەو کە دوو بنەماڵێ و بەرپرسە باڵاکان لە ژیانێکی من زۆر لەگەڵتام ئەبێت هەوڵ بین بە هەموو نەوعێک ئەگەر گەندەڵی چارە نەکەین بڕواتان بێ مجتەماعەکەمان مستەقبەلی نییە دوای ئەو شتێکی تریشی پێڵم حەزەکەی تەزیلەکە هەمووی تەزیلە کاک لەتیف بەرێ هەمووی تەزیلە بڵاو دەکەمەوە بەڵێ هەموو چی پێڵێن هەمووی ئاخەت خال لێکم بەم زوانە بڵاوی مەکەرەوە ئەی کەی بڵاوکەمەوە
وڵی کەفی خۆ بڵای مەکەرەوە ئەخر ئەم قسەم لەگە کردی ڕۆژنامە نووسە کاک لەتیف خۆ من ئینفۆرماسیۆنم بۆ شەخسی خۆم ناوێ وایە نا هەموو حەزەکەیت هەموو ئیمپراتۆرێتی دنیا کە ڕووخاوە بەهۆی گەندەلی و ڕووخاوە نەنە منتەهین کاک لەتیف هەمومان اتحاد سۆڤیەتی و کەمپی اشتراکی ڕووخا کە نیوەی دنیا بوون وانە نیوەی عەزەمەتی دنیا بوون باشە ئەگەر شتێک بڵاوکەیتەوە بەغەڵەت بڵای حەزەکەم پێشەوەی بڵایکەیتەوە ئاگارم بکەیت کاک لەتیف من ئەو دەنگەت هەموو لۆ دەنێرمەوە باش نییە هەم هەروە بڵاو دەکەمەوە چت گوتووە بەبێ زیاد وکەم بەبێ زیاد وکەم دوام تۆ ئەگەرێتەوێ بەڕاستی لەسەرێکێک بنووسی لەسەر گەندەڵی نە دەنگەکە بڵاو دەکەمەوە من تحقیقی بکەیت کاک لەتیف ئەم پرسیارم لێت کرد هیچ تۆمەتم ئاراستە نەکردی و لە کوردستان و عێراق بەداخەوە کاک لەتیف شەفاف نییە وەکو ئەوروپا لە ئەوروپا هەمومان دەژین ئێستا ئەمن چەند پارە وەرەگرم دەخلی مانگانەم چەندە خانیم بە چەند کڕیە کوم کڕیە هەمووی دیارە بەس لە کوردستان و عێراق ئەوشتان نییە ئەبێ ئەوە بکەیت ئەبێ من هەموو ساڵێک وانە ڕێدویس تەقدیمەکەم وانی هەمومان بەس لە کوردستان و عێراق ئەو شتانە نییە کاک لەتیف بەڵام من هێشتان هەر ئەوارە تەقدیمەکەم بۆ ئەو حساباتی چونکە من تا ئێسا مقیمی لەندەنم بەڵێ بەڵێ ئەبێ هەموو شتێکم هەبێت ئاگاریەکەم وایە تحقیقەکەن باش نانە منتەهیندەوەی هەردووکمانەوەی لە ڕووی قانونیەوە تو ئەگەر هەر شتێک هەبێت دەخلێک هەبێت لە ئیلەندەنیشەوە بگری ئەبێ باجیدا بنەی وەنیە هەمومان وانە خۆ من حەزەکەم زۆر حەزەکەم ئەو شتانی خۆزگار لە هەموو کەسێکمانە پرسی ئەمەی لەکوێوە بوو وەڵای ئێمەش بەو نیازە پەیوەندیمان بە تو کردێ کاک لەتیف ئەو هەڵ پەیوەندی بە بەرپرسەکان بەو زمانە نەرم و دیبلۆماسیەش گفتوگۆ دەکەین دوور لە تەشیر دەمانەوێت بگەینە حەقیقەت چکول بەڵام لەگەر هەر یەکە قسە دەکەی ئەڵێ من هیچم نییە مێژوم پاکە بێم نەتم نابێ کاکە نابێ بڵێ هیچم نییە نان لە ڕوان گەندەڵی بەڵێ بەڵام ئێوە ئەبێ حەقە بۆی حەقایقەکان بدۆزنەوە نەک ئیتیهامات خەڵکن بەس کاک لەتیف وەکو گوتم یعنی ئێسان بێمە کوردستان بە هەر بەرپرسێکی باڵای بدەم ئەڵێ هیچم نییە ڕاست دەکە زۆر جیان شتەکانیان مەشار بە ناوی خەڵکی تر کردیا یعنی ئێستا بنمونە بڵێم ئێستا بە هەر بەرپرسێکی باڵایەکێتی برێ ئەڵێ هیچم نییە بە کاک پاڤێل بڵێ ئەڵێ هیچم نییە من مێژوم پاکە بە ئەزانم ینی سەدام چی کاک لەتیف سەدام چیمیایی کردبوو لەگە عەلی ئەسەمەجیدی ئەنفالی کوردیان کرد دایان گوتن هیچمان نەکردیە هیچ بەرپرسێک نایە بڵێ ئەرێ وەڵا من ئەو تاوانم کردیە ئەو شتم کردیە وەنیە ئەوە تەبیعەتی ئەم سیاسەتی ئەم ناوچەیە بەڵێ دەزانم ئەزانم شەریکەکەی کە ئیشم لێ کردو و بچی بۆ باقەکانیش بۆی حساباتەکانی بنێ نانە کاک لەتیف ینی بەخۆزانانی من لە سویدم قسە قورسە لە شەرق و ئەوانە بەڵام کێشەیە ینی هیچ زۆر زاری وایە هەندێک ملک و ماڵەکان بە ناوی بەرپرسەکان نییە بە ناوی چاردەوروبەریانە نەخێر من ئەوەی کە هەم بێ بە ناوی خۆمانەوەیە بەڵێ ئی هاوژینەکەشت ئیشاناسخانیش ینی ئەو شتان چکو هاوژینەکەش لە ڕوویسی هەم پلەی سیاسی بەرزی هەیە لە ژێر چاودێری ڕۆژنامە نووسیە هەم هاوژینی بەڕێزیشتە بۆ خۆ دەزانی ژیانی بەرپرس هیچی پریڤات نییە چاوە لێبێ شاناز نە ئەرزی بەناوەیە بەڵێ نە خانووی بەناوەیە نە شوقەی بەناوەیە تێگەیشتی و هیچیشی نەکڕیوە و دەست لێکۆت ئەوەی کە کڕیمانە بە شەراکەت کڕیمانە وەکو عائیلەیەک بەڵێ خۆ دەزانی لە ئەوروپا تۆگە لە ئەوروپا بژی خانوویگە کڕی بە ناوی ژن و مێردەوە تەسجیلەکەن وایە وەڕاستە نەڕاستە من پرسیارە دەکەم دەڵێم هاوژینەکە چکو هەم هاوژینەکەت پلەی سیاسی هەیە هەم ژیانی بەرپرس هیچی پریڤات نییە قابلی گفتوگۆیە لەسەر هەر لەو ڕوانگەەوە پرسیارم کرد ئەگەنا من پرسیار هەبێت دەبێت لە شانازخان بکەم دوایەوە بەنسبە شانازەوە تازە نییە کە پلەی سیاسی هەیە بەس شاناز خۆیان لە ماڵێکی خەباتکردن بەڵێ تاریخی مامۆسابرایم مەشهورە تاریخی خزم و کەس و کارەکانیان هەموو مەشهورن لە وەختێکیشا ئەوان سیاسەتیان نەکردووە کە کوردستان ئیقلیمی بێت و هەرێمی بێت هەمووی بۆ بە خەبات کردوانە بە هیلاکبوون کردوانە ئەزانم مام جەلال چەندەها ساڵی لەو شاخ و ئەشکەوتانە بەجێ بردووە شاناز لەوانەوە فێر بووە
شاناز لە هەرێمی کوردستانەوە فێر نەبووە بەس شاناز علاقەی بەو شتانەوە نەبووە بەس کاک لەتیڤ یعنی ئەگەر پووری قوبات تاالبانی و کاک باڤێل و کاقوباد و ئەوانە نەبووە پێ دوای بگەشت بە ئەو پلەیە بەو حەجمەیە و زیاتر بگەشتایە بەهۆی ئەوانەوە کەم کراوەتەوە ئەی پێ دوایە ینی خەڵکی تر بتوانێت ئەو پلەی ئەو وەختی خۆی پلەی بەرزتر بووە کە پێش ئەوەی قوبادیش و بافڵیش و ئەمریش و زەید منسەبیان هەبێت ئەزانم مەسوولی ئەوروپا بوو بەس کاک لەتیڤ پێ دوایە ئافرەتەشکەی بەتوانە نەبووە بە قەدی شاناسخان کە هەمان پلەی هەبیت زۆریان هەیە نانایان لە ناو یەکێتی نەک نە بنەماڵەی تاالبانی و بنەماڵەی کۆس کورد و برای مەحمەد یعنی پێ دوایە جگەل لەوانەشتایەتی بۆ ناگەنە ئەو پلە باڵایانە زۆریان گەیشتون وەکو چێت نائیبەی پەرلەمان کێیە نائیبەت جدایە لەگەر ئەوەی مەسەن شارێکی کاریگەری وەکو سلێمانی بەدەستە ڕئیسی پەرلەمان کێیە نائیبیان سەرۆکی پەرلەمان مەبەستە سەرۆکی پەرلەمان کێیە باش بەس ئەوە هەیە بەس بڕوا بکە سڵاحیەتی بەقەت شاناسخان نییە جاوەتەوە ئینتاجی خۆتە تۆ دیوتە کاکە سەلاحەتەکەی چۆن بەکارێنیە من نازام کە قسەی کردووە ئەوەی ئیتیهامەکانێ دانا بەس کاک لەتیڤ ئەمە منتەهین لەوەی کە کاریگەری یعنی ئێستا کاک باڤێل لە پڕەکات بوو بە سکرتێر و هەڵبژێردرا وەنیە ئەوە شی لادا کاک لاهور لە سەرویش بوو لاشیدا ینی ئەمە ناچمە ناو ئەو مۆزوع بۆی بەغەڵەت تێم نەگەی و ناشمەوێ ئەو دیدارە بە خراپ ئەوە بی بۆیە ناچمە ناوەندە پرسیار بەس بۆ خۆت باش لە من باش دەزانی ئەوانەی ئەو بنەماڵانە دەسەڵاتیشیان نەبێ بەڵام کاریگەریان زۆر زیاترە لە مەکتەب سیاسیەکان منتەهین وابزانام هەردووکمان لەو خاڵەدا من منتەهین نیم لەوە بەزانم باشە